Pioneer ki var. خسارة كانت لا ئەم وەزعیکە ئەومانەدا کێوە سلێمانی پێش هاوڵاتیان سەردانی یەکتریە کە پەیوەندی کۆمەڵایەتی هەیە قیمەتی هەموو پزیشکەکان و کارمەندانی تەندروستیان بتوانین سەرێ غیزایی و ژیانی ژیانیان کار بزوانین بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان. سڵاو و ڕێزی هاوسەرۆکمان گەیاندا ئیدارە و نوێنەرایەتی ئیدارەی خۆ بەڕێوەبەری ڕۆژئاوای کوردستان کە ئێمە لە ڕابردوودا پەیوەندیەکی باشمان لەگەڵیانە هەبووە و ئیستەش لەم دۆخەدا کە ئێمە بەرەو ڕووی نەخۆشی کۆرۆنا بووینەتەوانێ و جیهان و کوردستان و ناوچەکەی هەمووی پیاتی ئەپەڕێ بۆیە لەم قۆناغەدا کە کەیسەکان لە ڕۆژئاوای کوردستانی ژووردەوەردا زیا ئەکات بۆیە ئێمە وەکو سەرکردایەتی یەکێتی هاوکاریەکی کەممان پێشکەش کردوون وەکو قۆناغی یەکەم و ئامادەی یەکێتیمان پیشان داوە بۆیان کە چۆن لە ڕابردوودا لە هەموو قۆناغەکانە بەیەکەوە بووین ئیدامە بەوە بدەین لە داهاتووشا لەم شەڕەدا کە شەڕی بەگژاتچوونەوەی کۆرۆنایە بەشدار بین بەیەکەوە و بتوانین سەیتەرە بکەین بەسەر ئەو حاڵەتانە لە ڕۆژئاوادا. خۆتان نەزانن ئێمە لە ڕابردوودا کە شەڕی بەگژاتچوونەوەی شەمشەمەکوێرەکانی تیرۆری داعش بووە لە ڕۆژئاوا لە ناوچەکانی وەکو ئەفرێن و کۆبانی جێی شانازیم بوو بۆ ئێمە و هەموو کوردانی باشووری کوردستان لە سلێمانی هەولێر دۆگ ناوچەکانی کە ئێمە پاڵپشت بووین بۆیان و لە سلێمانی زۆربەی شوێنەکان هەیە ناوی مناڵەکان ناوی شوێنە تەندروستیەکان هەندێک شەقامەیە بە ناوی ئەوانەوە بە ناوی خەڵکی و قارەمانێتی ڕۆژئاوا ناونراون کە ئەمە جێی شانازیە پێشمەرگەکانی کوردستان بەرەو ڕووی دوژمنانی ئەوێ بوو نەتەوانێت کە شەڕی دژی داعشیان کردووە لەم قۆناغەشاکە قۆناغی نەخۆشیە دیسان پێویست بەوەکە کە هەمومان دەست لە ناو دەستبین و ئەو هاوکاریانە پێشکەش بکەین بۆیە ئێمە هاتوونەتە ئێرە وەکو سەرکردایەتی یەکێتی ئەم هاوکاریە کەمەمان پێشکەش کردوون کە خۆی لە بڕێ دەرمان و پێداویستی تەندروستیە بینێتەوە لە داهاتووشا لە سەرخەتە بین لەگەڵیانە کە ئیدامە بەو هاوکاریە بدەین. ام جی وک نونراتیا ریوبریا خاصریا باکور و رجلات سوریه ل هرم باشور کردستانی راستی ام جی یعنی سپاسداری و ریز و حرمت خال هم بر یکتیا اجتماعی کردستان ام نشان دادن کو دوی روشا نها یا نازک یا کو ام جیان دکن دروشا نخوشیا گشتیا کرونا بلاف بو یل جهانی اف آلیکاریا درمان هاتیه کرن جبوی روجاوا ام د دم ویدا و د جی ویدا ام ریکن روجاوا جبر کو روجاوا نه د دم کی نازک را در باست یعنی امکان در فتن روجاوا لهمبر روب در یعنی سکراندنا همبر کرونا هنکی در فت و امکان کمن یعنی پیلان و اوجی مخابن مجاری سیاسی هناك اف نخوشي جي تي بكارانين جبوي جي يعني تي خواستن كو همو آلیکاری واری چکرن اف آلیکاری راستی جی ریز و حرمته جی سپاسداریه ام کیف خوشن کو آلیکاری کی بوی آوایی هم آلیکاری معنوی هم آلیکاری سیاسی هم آلیکاری مادی به روجاوار واری کرن ام جی سپاس دکن جارک دن يعني بالتثبيت